ساتی دەرهێنانی هەردوو تەرمەکە لە کارگەی قیڕی و هەروەها کارگەی دروستکردنی قیر و لباد لەسەر ڕێگای هەولێر مەخموور ئەمەی دەیبینن لە دیمەنەکان یعنی ئەو ئامبۆلانسەیە کە هەردوو تەرمەکەی تێدایە و لە ئێستادا بەڕێکرا بۆ پزیشکی داد. ئەمڕۆ دەدوای کاژنەریەکی نیوەڕۆوە دوو کرێکار لە کاتی کارکردندا لە کارگەی قیر و لباد کە لە کارگەکەدا دروست دەکرێتن لەهۆی کارکردنەوە دەکەونە ناو تانچەیەک و هەروەها گیان لەدەست دەدەن. دواتر تیمەکانی بەرگری شارستانی بە هەموو شێوازێک ینی هەوڵ دەدەن بۆ دەرهێنانی ئەو دوو کارمەندە و هەروەها لە ئێستادا تەرمەکانیان دەرهێنراون و هەروەها بەڕێکرا بۆ پزیشکی دادی هەولێر.